خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی حەزمان دەکرد وڵاتەکەی ئێمەش دوای ئەو هەموو خوێن و خەباتە هێزێکی پێشمەرگەی خزمەت کراوی هەبێت، هێزێکی پێشمەرگەی هەبوایە کە هەموو سەری سیمانگێک یاخود هەموو سەری مانگێک وچەی خۆی وەربگرتایە و لە مارکێت و لە شوێنە گشتیەکان و لە شوێنە تایبەتەکانە ناوی پێشمەرگە و کارتێکی پێ وایە کە خزمەت بکرێت. ئەمە دەمباتەوە سەر ڕێگەیەکی دیکە، ئەویش ئەوەیە ساڵانێکی زۆرە لە هەرێمی کوردستان بازدەوە دەکرێت دوو هێزە سەرچەکە هێزی چەکداریان هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخەوە تاکو ئەمڕۆ هەمیشە کوڕانی خۆی لە پێنا و خاک و خەڵکدا بە شەهیدکردن داوە، بۆی گرنگ نەبە و شوێنە سوودی ئەبێ بۆ ئەو یان نا وەکو حەزب، بەڵکو هەمیشە چاوی لەوە بووە کە سوودی بۆ کورد و کوردستان هەبێت. ئەوێ ڕۆژێک کە داعش هاتە ناو مەخمور مەترسیەکی گەورە لەسەر شاری هەولێریش هەبوو، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی باڵا بڕیاری داکە بڕوا هێزە تایبەتەکانی خۆی، فەرماندەکانی خۆی و تەنانەت سیاسیەکانی خۆی بنێرێ بۆ دەوروبەری هەولێر و هەولێر بپارێزن و وەجارێکی تریش مەخمور لە تاریکپەرستان و داعش پاک بکەنەوە و ئازادی بکەن، مۆری خۆیان لە ئازادکردنی بەشێکی تری خاچی کوردستاندا. ئەگەرچی دوای ئەوە هێزی ڕکابەر کە پارتی دموکراتی کوردستانە دەیان تۆمەت و تانە و تەشەری بۆ ئەو هێزە تایبەتانە هەڵبەست و بەردەوامە، بەڵام خەڵک دەزانێت لە کۆبانەوە بۆ عەفرین، بۆ مەخمور، بۆ شەنگال، بۆ جەلەولاو، بۆ دووسخورمات و کەرکووک چۆن کوڕانی یەکێتی سنجی خۆیان کردوتە قەڵغانی گولە بۆ پاراستنیان. وەکۆی دە پێشەچی وتم حەزمە کرد هێزێکی تەواو نیشتیمانی سەر بە حکوومەت بواە، بەڵام کاتێک دام و دەستگاکانی حکوومەت و بەشێکیان بەهۆی خۆسەپاندنەوە ناتوانن ئەجێندا حکومڕانەکەیان جێبەجێکەن هەرەوەی لێ بەرهەم دێت. ڕانەم شەو باسیەوە دەکات بە میوانداری بەڕێزان بەڕێز غازی فەیسەڵ فەرماندەی پێشمەرگە و کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانەوە بڕیارەکەمێکی تریش سەرکۆ ئازاد ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لێرە ئامادە بێ وەکەمیشە کاک سەرکۆ تۆزێک هەردوواکەوێ با لەگەڵ کاک غازی گفتوگۆ بکەین. کاک کاروان وایە شایەتی بۆ دەی زۆر باشە. کاک غازی ئەم کاتت باش سڵاوت لێبێ، ئەمەوێ باسی هاتنی داعش و ئەو قەرارە سیاسی و سەربازیانە بکەی کە بۆ ئێوە هات و بۆ ئازادکردنەوەی بۆ پارێزگاریکردن و دیفاعکردن لەسەر و ماڵی هاوڵاتیان بێ گوێدانەوەی ئەمە جێنفوزی چێیان چێ نییە. شەوی بەڕێستان و شەوی بینەرانی بەڕێز باش کاکزانە، جەنابەت بێزگەلەوەی ڕاگەیەندکارێکی شارەزای لە بوارەکەی خۆدا، بەڵام لەبەر درێژە کێشانی گیر و گرفتەکانی سنوورەکانمان بە تایبەتی ناوسەرجێ ناکۆکەکان خەریکە هێندەی فەرماندەیەک و هەندێک جار زیاتری شارەزای بابەتی سەربازی و کێشەی ناوچەکانمان بی بە تایبەتی ئەو کێشە درێژخایەنەی کە لە ناوسەرجێ ناکۆکەکان و بە تایبەت لە کەرکووک، لە مەخمور، لە شەنگار کە ئێستا ئێمە لە ناو گەرمەی کێشەکانداین، لە ناو گەرمەی گۆڕانکاریە هەم ناوخۆی و هەم نێودەڵاتەکاندیان. ئەو پرسیارەی جەنابەت ڕاستە بەشێکی پرسیارێکی سەربازیە، بەڵام بەخۆشە دەزانی لە سەردەمی ئەمڕۆماندا دەبێ هەندێک بابەتی سیاسیشی بەگەر بدەین. من ناگەڕێمەوە سەر ئەو کێشە و مەشاکلانەی کە لە کابینەیەک لە دواییەکانی حکوومەتی عێراق و لە کابینێک لە دواییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەیە و بە تایبەتی ئەو کێشانەی لە بینی ئێمە و برایانی پارتیدا هەن کۆمەڵک گیر و گرفتی دروست کردووە لە پێش ئەوەی کە نەتوانین هێزەکانمان ڕێک بخەین. هێزێکی نیشتیمانیمان هەبایە کە ئاواتی هەمووانە، ئاواتی هەموو تاکێکی کووردە و لە سەرەتای
وەکو دەردەشەیەک وەکومان شێتێک باسی سەرەتای کابینە یەک دەکەم لە ساڵی 92 ئێمە هەموو لایەکمان هەموو خەڵکی کوردستان بە پەرۆشەوە بە گەشتبینیەوە تەمەشای سەرکەوتنەکانی گەلی کوردی دەکرد بە گشتی و بەرنمەکانی گەلی کوردوە ئەو بەرنامە و پلانانەی کە لە پەرلەمان وعد و بەڵێنمە بە خەڵکدا کە هێزەکانمان یەک دەخەین کە بەرنامە و پلانەکانمان یەک دەخەین کە نیەتیشمان یەک دەخەین بەداخەوە ئەوە نەکرا ئەوە بوو کە هێزەکان تا ئێستا بە خۆش دەزانی ڕاستە هەم وەزارەتی پێشمەرگە و هەم هێزەکانی هاوپەیمانان زۆر لە هەوڵدان و هەوڵی جددی و هەوڵ چڕ دەکەنەوە یەخستنەوە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی پارتی دموکراتی کوردستان مەڵە بەڵام من بە داوای لێبوردنەوە قسەیە دەکەم من ناستە عقلی کەس کە بتوانین هێزەکانمان یەک بخەینەوە ئەگەر جەنابی وەزیر بەڵێن دەدا ئەگەر هێزەکانی هاوپەیمانان من هەم لە هەفتەی ڕابردوو خۆشت دەزانی ئمە بەردەوام لەگەڵیان لەسەر خەتین و هەمیش بەیانی هەندێک کۆبنەوەی ترمانەیە لەگەریان خارجی وەزارەتی پێشمەرگە چکە ئێمە ئەو هێزەی کە هەمانە هێزە خۆبەخشیمانە سەر بە وەزارەتی پێشمەرگەنین بەڵام لەبەر ئەوەی هێزین لەبەر ئەوەی لە سەنگەری شەڕداین لەبەرەوەی بەرامبەر تیرۆریستانی داعشین بەشێکی زۆری سەرنەکەوتنی ئەو ڕێککەوتنانەی ناو وەزارەتی پێشمەرگە شمولی ئێمە دەکا و ئەوەی کە مەبەستی پرسیاری جەنابەت بوو کاکەزانەوە بزانم ئەوڕۆ لە بەشی زۆربەی برادران دەخۆم دەمێ هەندێک بە درێژی و بە وەلەو خەڵک لێ دیارە یعنی نەبوویت نەچێتە ناو مێژوەک هەموو بەڵگەکان داتاکان ئامارەکان دەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە کۆتایی ساڵانی 79 تا ئێستا هەر بەرگریەک هەر چالاکیەک هەر خەباتێک هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کردی بیاتێن بە دەست و مستی خۆیان بە خوێنی خۆیان بە پشتیوانی خوا بە پشتیوانی جەماوەر لە هەموو شەڕەکان بەرامبەر داگیرکاران سەرکەوتوو بوونە ئەوە بوو لە ساڵی 2014 تیرۆریستانی داعش بە بەرنمەیەکی پلان بۆ داڕژرا و هەم پلانێکی نێودەوڵەتی هەم پلانێکی ناوخۆی هێرشیان کرد بەڵام مەسەلەی کوردی هەیە مەسەلەکە نارم لۆ بینەرانی بەڕێزی بەزی دەلم دەرێ فیتەی ئەوە دیارە بەڵام پلانەکان دیار بوون بەڕاستی ئەوەی کە ئێمە وەکوێچێتی نیشتیمانی کوردستان لە سەرکردایەتی خۆمان زانیاریمان لۆ هات لە سەرەتایی هێرشەکانی تیرۆریستانی داعش هێرشەکان بەرنمەیان یەکەم جار ژەنگار بوو ئەوە بوو کە پلانەکان لەوێ سەرگرت بەداخەوە هێزەکانی ئێمە لەوێ دوورە دەست دەستیان نەگەیشتەوە بەرنمەی دووەمیان مەخمور و کەمپی مەخمور بوو بەڵام خۆشبەختانە لەوێ قیادەی سیاسی ئێمە ئەو کاتی کۆمیتەمان هەبوو مەسئولی کۆمیتە کادرەکانمان فەرماندەکانمان پێشمەرکانیان ئاگادار کردەوە کە لێ هەمان پیلانی کە لە شنگال هەیە دەیانوێت لە مەخموریش دووبارەی بکەنەوە پلانی سێمیان پلانی گرتنی شاری کەرکووک بوو خوێنی شەهیدەکانمان و خەڵکی ناوچەکە هەموو دنیا هەموو جیهان دەزانی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیان لە ماوەی ساڵ و نیوەک زیاتر دەتوانن برێم سەدان پلانی تیرۆریستان هێرشی ببوورە هێرشی بەرفراوان و هێرشی نەوعی و هێرشی تاکتیکی وەخۆ تەقانەوە هەرچی پلان هەبوو بە پشتیوانی ناوخۆی و دەرەکی کردیانە سەر کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان توانی بە ژیری قیادەکەی خۆی بە ئازایەتی فەرماندەکانی بە خوێنی گەش و ئێستاژ و شک نەبوون و خوێنی شەهیدەکانمان بە خوێنی ئاڵی شەهیدەکانمان توانیمان کەرکووک بپارێزین و مەخموریش تا ڕادەیەک لە جینۆساید بپارێزین بەڵام ئەوەی نازانم چینەت کۆمەڵک پرسیارت ئامادە کردیا و خەڵکی ناوچەکەش زانیان کە ئەو پلانە هەیە مەخمور لە هەفتی مانگ بەداخەوە هێزیەکی زۆر و زەبلاحی برادرانی پارتی لێ بن کە سەروی 10,000 پێشمەرگە بوو و چەتەکانی داعش کە هێرشیان کرد 150 کەسێک دەبوون بەداخەوە لە ماوەی چاوتورکانێکدا پاشەکشیان کرد لە مەخمور بەڵام ئێمە ڕۆژی پێشتر هەم ئێمە هەم لەگەر هەواڵانی گەڕیلا چەند گروپێکمان دروست کردولەوەی بتوانین پارێزگاری لە مەخمور بکەین بەڵام برادرانی پارتی هەم دەسەڵاتی ئیداری هەم دەسەڵاتی سیاسی و ئەمنی لە دەستخۆیان بوو بە هیچ شێوەیەک قبولیان نەکرد هێزی ئێمە بستە وەکو ئێستا شەڕ یعنیەوە من عەز دەکەم بە ڕاشکاوی قسە بکەین خۆزگا هەواڵێکی وەزارەتی پێشمەرگیان هەواڵێکی برایانی پارتیش بەرامبەرمان دەبوو بەیەکەوە وەکو برات دەردەشێ و بابەتەمان دەکرد وەڵامیشان داینەوە ئێستاشی لەگەردابی هەر قبولیانی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێن لە شاخی خەرچووق شەڕی داعش یان شەڕی پاراستنی شاری مەخمور بکەن ئەوە بوو لە ماوەی چاوتورکانێکدا چاوتورکانێک چۆنە تو 10,000 پێشمەرگە 12,000 پێشمەرگە لە ماوەی 12 سەعات هەڵ ڕا بکات ڕاکردنێک لەبەر چاوی هەموو دنیاوە بە خۆشیان خۆ نکۆڵی ناکەن فەقیرانە برێن ڕامان نەکردووە و خەڵکی مەخمور بە هەموو لایەنەکانەوە بە هەموو ڕەنگەکانەوە کەتفونە برد دەست و پێیانی هێزەکانیان کە ڕایان دەکرد بەڕاستی ئەگەر بێت و زوو خەڵکمان ئاگادار نەکردا بواە بۆ خۆڕزگارکردن تیرۆریستانی داعش چ کارەساتیشان بەسەر شنگارینە هەمان کارەساتیان بەسەر شاری مەخمور و کەمپی مەخمور ئەو مەترسیە هەبوو کاغازی مەسەل لەگەر دیفاع نەبکرابە بەرگری نەکرابایان زوو ڕوبەڕووی ئەو بابەتە نەبووبوون بانەوە مەخموریش بە دەردی شنگال دەڕۆیشت و تووشی خەڵکی دڵسۆزی مەخمور تووشی
جینۆسایدێک و ماڵوێرانێک دەبوو؟ ئێمە ئەوە واقعا تەبعاً دوێنێشە دە ساڵ ئەوە نییە لەبەرەوەی بەڵگە و داتا و ڤیددیۆ و ئامار و ئەو خەڵکانێک کە بەشداریان کردیان ئەو خەڵکانی لە سنوورەکان و بەڕێستان و فەرماندەکان و برادرانی پارتی و هەموو حیزبەکان لەو سنوورە بوون. بەڵێ ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان نەهات وایە بۆ ڕزگارکردنی مەخمور و فریای شاری هەولێر نەکردوایە خۆ لە بەرچاوی هەمومانە دوێنێ بوو. ئێستاش نازانم تۆ لە کامیرامانەکان وێنەکانیشان دەدەخ بەشێکی خەڵکی هەولێریش خەریکە ڕاکردن بوو کە دیتیان ئەو هێزە زۆر و زەبلاعی پارتی لە مەخمور و لە گوێر ڕادەکە بەبێ ئەوەی فیشەک چێک بتەقێنن بەبێ ئەوەی بەرگریەک بکەن بەبێ ئەوەی تیرۆریستێکی داعش بکوژن بەڕاستی خەرک ینی خەڵکی سڤیل خەڵکی بێدیفاع خەڵکی مەدەنی پشتی بەو هێزە بەستا بوو. بەڵام کە زانیان پارێزگاریان لێ ناکرێ ناچار بوون خەڵک ناچار بە هەڵاتن کرا ئەوە بوو لەسەر ئاستی قیادەوە بزانم بەڕێستان داتا ئامارتان لە بەردەستە باسی بەڕێز کاک مەسعود دەکرد کە پەیوەندی بە قیادە ئێمە کردو. ئێمەش هەموو کادری و فەرماندە و پێشمەرگە و کەوادری سنووری هەولێر سنووری دەشتی هەولێر سنووری مەخمور و نەحی و گوندەکانی هەر کەسە لە ڕاستە خۆمان پەیوەندیمان بە قیادەی خۆمانەوە کرد. ئەوە بۆ قیادەی ئێمەش ئەو کاتی سەرکردایەتی ئەو کات و ئەو کاتی و لە ڤیددیوەکان دەبینن سەرۆک باڤێل و زۆربەی هەرە زۆر ئێستا ناتوانم ناوی هەمیان بێنم هەرچی سەرکردەی سیاسی و سەربازیمان هەیە بە فەرماندەکانیشەوە هەر هەمیان فریای هەولێر کەتن هاتن هەولێریان لە کەوتن ڕزگار کرد و لە دەی مانگ کە دەکا بەیانی ئەو ڕۆنۆی مانگ بوونەوە لە سەدەیە ئەم شەو بەیانی هێرشێکیان کرد و هێرشێکمان ئەگە برێن کردمان چووکە خۆشم بەشدار بووم لە هێرشەکان. بەڵام بەڕاستی داعش نەیانتوانی ڕووبەڕووی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بنەوە. ئەوە بوو ئەمن پێم خۆشە ینی بە سەراحەت قسە بکەین کاکەزانە خەڵکی مەخموش بەشێکی زۆریان خۆبەخشانە کە ئێستا ناومەلێنینە گروپێکی خۆبەخش دەستیان داچەک و تفەنکاتن شان بەشانی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم یەکەی هەفتە هەم دژە تیرۆری یەکێتیە هەم ئەو هێزانەی تایبەتانێک کە هەمان بوو هەرچی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە هەر وەکو باسم کرد سیاسی و سەربازی هەر هەمووی چەک و تفەنجی دەستدای و هاتن شاری مەخمورمان لە چاوتورکانێکدا ڕزگار کرد و قوربانیشماندا و تیرۆریست کەلاشی تیرۆریستانی داعشش کەوتە بەردەستمان هەم هەولێرمان لە کەوتن ڕزگار کرد و هەمیش مەخمورمان لە دەست تیرۆریستانی داعش ڕزگار کرد. باشە کاغازی ئەگەر ڕێمەولات باسی زیاتری ئازادکردنی مەخمورەکەین کاک سەرکۆ بەخێر بێ پێشەوە بێ گلەیەکمان لێ کردی کاکاروان قەت کاک سەرکۆ لە کاتی خۆیان مەشغوڵە باسی ئەوەکەین کاک سەرکۆکیت بەسەلەن کە لەگەڵ کاغازیش باسی کرد ڕۆڵی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و قەراری سیاسی و سەربازی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پاراستن لە خاک و خەڵکی کوردستان کە سبەینێ مەخمور نموزەجێکە بۆ ئازادکردنەوەی بۆ دیفاعکردن لە هەولێر ئێوە وەکو پەرلەمانتاری خولی پێشوو بەس بەڵام ئەبینین کە لەبری ئەوەی دەست خۆشی لەو هێزانە بکرێ پاڵپشتیان بکرێ بەڵام هێزێک دیکە پارتی دموکراتی کوردستان لە بەنوا ڕێگای مزەیف تانەوتە شەر هەڵەبەستێ. بەناوی خۆی گەورە میرەبان داوای لێبور نەکەین بۆ داخلبوونەکە لە ڕاستیدا کاک زانە ئەوەی کە کاغازی باسی کرد ینی حقت بوو لەو من ئەگەر پێشەوەی جوابی و پرسیاری جەناو بدەمەوە باسی و بۆکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزەکەیشی وەکو بۆ نمونە دژە تیرۆر و ئەو کاتە من خۆم ئەفسەر بووم لە مەکتەبی سیاسی هێزی تایبەت بوو یا هێزی ڕەشەکە بوو من فەرماندەی بووم. ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێەوەی گوێ بداتەوەی کە ئەمە ناوچەی جێنەفوسی خۆیەتی یا شوێنی جوگرافیای سیاسی خۆیەتی یان قایم خامی لای خۆیەتی یان محافظ لای خۆیەتی یان ئەو شوێنانەیە کە حکومڕانی پارتی بوو من لە بیرمە کاک مەسعود بەرزانی کە ئەو کاتە داوای کرد لە یەکێتی کە بێت بۆ هانایەوە بۆ پارێزگای هەولێر و داوای کرد کە هێزی دژە تیرۆر و هێزە تایبەتەکان و ئەوەی هێزی هەفتایش بوو لە ماڵی کاک کۆسرەت یەکەم جار کۆبووینەوە و دواتر مەکتەبی سیاسی تازە کرابووە مەکتەبی سیاسی هەولێر هێزەکانی دژە تیرۆر و هێزە تایبەتەکان لە مەکتەبی سیاسیە هاتن بۆیە و چوونە ماڵی کاک کۆسرەت ئەو کاتە جێگری سەرۆکی هەرێم بوو کاک مەسعودیش سەرۆکی هەرێم بوو دواتر ڕۆشتن بۆ سەری ڕەش ینی جاران ئەگەرە چووی بۆ سەری ڕەش ئەوایە بە پرۆتۆکۆل چەند سارەیەک دابنایە بۆ نمونە دە سارە دە مەکتەبی سیاسی ئەوانە دێت ڕقام و هەموو ئەو نەفەرانی کە لەگەڵایەتی بەڵام ئێمە بە مێکزەمینیوە خۆمان کردە ناو سەری ڕەشا و ئەوەیش ئەوە بوو کە ئێمە کوتانەیەک نایڵێن لە ڕاستیدا لە ڕاستیەکە کە پێویستی
بستێکی خاکی هەرێمی کوردستان پێویستی بە پاراستنی هەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان پاراسوێتی بۆیە لە داواکردنیەوەی لەو کاتێک کە بەڵێ لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هێزەکەی کە نزیکەی 12,000 کەس بوو ڕای کرد و کەوت و فەرماندەکانی لەسەر تەلەڤیزیۆنی هەڵهاتنیشەیە و ڕۆیشتنیشەیە و شارێکی گەورەیان دا بەدەستەوە تەنها هێزێک کە ئیزانی بەرامبەر بە داعش وەسێتەوە هێزێکی خاوەن ئیرادە و پۆڵاینە و هێزێکە بە درێژایی مێژوو خوێنی خۆی ڕشتووە بۆ پاراستنی هەرێمی کوردستان و بستی خاکی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کاتی تەنگانە و ئەوەی کە خەریک بوو هەولێر کەسی تیان نەما بوو کە ئێمە ڕۆیشتە ناو هەولێرەوە لە بیرمە ینی چۆڵ و هۆڵ بوو ینی دوکان ینی خەڵکێکی زۆرە ترسال لەوەی کە ئەیزانی چۆن خەڵکی مەخموریان دا بەدەستەوە چۆن شنگالیان دا بەدەستەوە بە هەمان شێوە ئەگەری هەیە خەڵک کاتێک گەڕایەوە ئەو کاتێک کە هێزی دژە تیرۆر و هێزەکانی هێزە تایبەتەکان و هێزی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان هاتەوە هەولێر ئەو کاتە خەڵک کۆچی پێچەوانی دەست پێ کردەوە و ئەو کاتێک کە یانیەوەی کە لە شەڕەکە بوو ئەوەی کە ئەزانێت ئێستا ئێمە ئەموو ڤیددیۆ و ڕسمەکانمانمە من خۆم پێشمەرگە بوومە لەو لە خوای گەورە ئەو شەرەفەی پێبەخشیم کە فەرماندەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم و لەو کاتا بوو کە لە ئازادکردنەوەی مەخمورە بەشدار بووین و بینی ئەگەر جەناب بڵێ سایلۆکە ئەوەی کە لە سایلۆکە بوو بژە تیرۆر شوێنێکی کە حەساس بوو ئەی ڕوانی بەسەر زۆربەی ناوچەی ناو شارەکە ئەو شوێنە مقاومەتی بوو دژە تیرۆرگرتی و تاکو ئەو کاتی ئەڕۆیتە خوارەوە بەو هەموو شوێرانەی کە مەترسیە بوو ئەو کاتە هێزی دژە تیرۆر و هێزەکانی هەفتا من کەسێکەکەی مەکتەبی سیاسیە ئێستا مەکتەبی سیاسی کە بورانی سای سۆفی کە خەڵکی هەولێرە خەڵکی بۆنمونە ناوچەیەمەش نییە من لە بیرمە لە پێشی هامەرەکۆوە بوو لەسەر بۆنیتی هامەرەکە بوو ینی فەرماندەکانی یەکێتی هەر هەمووی لە شەڕا بوو ئەو کاتەش کە بەشداری لەوا کرد و مەکتەبی سیاسی یەکێتیش یەکێک بوو لە ماڵ یەکێک لە فەرماندەکان بوو کە لە ڕێخستنا بوو لەوێمانەوە و دواتر ئەگەر جەنابیان لەبیر بێت لە ئێوارەوە دەمە ئێوارش ترسێکە بوو دیسان و برادرانە ڕایان کردەوە کە دوای ئازادکردنەوەی مەخمود دیسان هێزەکانی یەکێتی چوونەوە ئەو ناوچانیان ئازاد کردەوە بۆیە لە حقیقەتە ئەمە بەست بە چاودادانەوە نەخێر هیچ منەتێک نییە خۆ ئەمان هەر کاتێک ئیشیکردنیان ڕاکردن بۆ ڕاستی پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک ئەگەر بەبێ هێزێکی بێگانە نەیانتوانیوە ناوچەیەک بگرن یا ئازادی بکەن هەموو کاتێک تاریخەکە دیارە لە حقیقەتە و ئەوەی کە ئێمە کردومانە بۆیە خستنەوەی دەرخستنیەوەی کە ئەم هێزێکی نیشتیمانیە نیشتیمان لە هەر شوێنێک پێویستی بە قوربانیدان بێ بە ئازادکردن بێت ئەگەر لای ڕکابەرەکانیشمان بێت ئێمە چین خوێنی خۆمانە بێ بینیمشان شەهیدماندا لەوێ بۆیە ئەمە حقیقەتێکە بەڵام بەداخەوە ئەوەی کە من ئەمە نەدەبوو بێتە هۆکارێک بۆ پتەوکردنی ینی ئەبواە ئەمەی کە کرا لە مەخمورە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی لە دەستەی کارگەڕی و لە فەرماندەیەک و تاکو پێشمەرگەیەکی بەشداری کرد لە ئازادکردی مەخمورە ئەمە وایە نیەتی پیشاندانی نیەتی حقیقی واقعی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئەمە هێزە بکرێتە هێزێکی نیشتیمانی و بێتە هێزێک لە دەروەی حیزبەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە عەمەلی ئەمەی دەرپیشاندا بەڵام خۆ دەزانی پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لەو ڕێگرانەی کە نایەوێت بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان خاوەنی هێزێکی تۆکمە و یەکگرتوو بێ و لە حقیقەتیشدا قیادەکانیان ئێمە ناڵم پێشمەرگەکانیان پێشمەرگەی زۆر ئازایتیایە فەرماندەی ئازایانتیایە بەڵام ئەوانەی کە قیادەیەکەن خەڵکان یەک نین کە لە ناو شاخەوە هاتبێتن یان لە ناو گەرما و سەرما و لولەی فەنگ و لە گیزەی فیشەک هاتوێ بە گیانیانە بەلایەنە ئەمانە ناتوان قیادەی فەرمانڕەوایی فەرماندەیەک یان ناوچەیەک بۆ ئازادکردنەوە بین و ئەوەی مەخمور بینیمان کە لە ڕاکردنیانە لە دانە دەستی مەخمورە و دواتریش لە ئازادکردنەکەیشە پەنایان بۆ هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت و ئەمە بووە ببوایەتە ئەم قسانەمان نەکردایەت خۆزگە ئەم ڕۆژەی کە ئێمە باس لە یادکردنەوەی شاری مەخمورەکەین ئێستا بمانوتە ئێمە سوودمان لەو ئەزمونەی ڕابردوو وەرگرت بوو بە دەرفەتێک بە گونجانێک کە ئەم هێزانەیە یەک بخرێت لەسەر لەژێر قیادەیەکی حکومڕانی دامەزراوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێمە سەرۆکی حکوومەتە بەپی ئەو دەسەڵاتی کە دراوە کە ئێستا سەرۆکی هەرێم فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە خۆ دەزانی ئێستا سەرۆکی هەرێم لە ناو
هەولێر و دۆی کیشالاوات دەسەڵاتی نەوێ بەسەر هێزە چەکدارەکان یان هێزە ئەمنیەکانی ناو هەولێریشان نەکەوەی کە توانی بێتی ئەمە هەموو ئەو ڕێکارانەی ئەو خەڵکانی کە ئێستا دانراون لە لاو هێزەکانی هەفتە لە دژە تیرۆر لە کۆماندۆ ئەوانن کە خەڵکانی ئەکادیمین جگەل لەوەی کە خەڵکانی شەڕکەر و ئازا و چاو نەترسن لە پاڵیا خەڵکانێکن کە بە پرینسیبن و بە مەبادیئن و بە شێوازێکن کە هەموو کاتێک ئەم هێزە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئینتیمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئامادەن بۆ یەکگرتنەوە بۆ یەکخستنەوە بۆەوەی کە هەرێمی کوردستان بێتە هێزێکی بێ هێزی پێشمەرگە کە هێزێکی نیشتیمانی بێ و بۆ ڕوبەڕبوونەوەیەکی ئاوا کە مەترسیەکی جدیە بێتە سەر خەڵکەکەی و خاکەکەی بتوانێت بە یەک گیان بەبێ ڕنگ دیفاعکە بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەو پارتی دیموکراتی کوردستان ڕێگرەوە هەرچی نەکبەتی و دەردەسەری هەیە کە بەسەر شنگال و بەسەر مەخمور و بەسەر منتیقەی مووسڵ و ئەمانە هات هەمووی لەوە بوو کە پارتیە نایڵێت و نایشێڵێت هێزەکەی خۆشی بێتە هێزێکی پڕبەتەوەکمە و پڕی ئازایی جگەل لەوەی کە بۆ هەندێک شۆی تیکتۆکی و سۆسیال میدیا بەکارێن. باش زۆر سپاس کاک سەرکۆ گەڕمۆلات کا غازی ئەو ئێوارەی کە ئێوە داخڵ بوون و کۆی کاک سەرکۆ باسەکە و دوانی ڕۆ یان ئەو کاتی ئێوە داخڵ بوون چ دڵخۆشێکی لای خەڵکی مەخمور دروست کرد وەکۆی لە کاک سەرکۆشم پرسی حقیقت من نامەوێت بەڕاستی باسیەوە بکەم یانەوە ینی مەخمور کوردستانە پێویست ناکە بەڵام ئەمانەوێت ئەو باسکردانە بۆ ئەوە بێکە ئەو تا گەنجێک هەیە پێشمەرگەیەکێ فەرماندەیەکەیە ئاگیای حزبێکەیە فەرق بەوە ناکە ئەوە کوێەوە کوێنێ بەڵام گرنگەوێ کوردستان بێت بۆی ئەوە تەوزیف بکەین بۆ کوردستانی بوون بۆ نیشتیمانی بوون. ئێمە ئەگەم لێ بوو دووجار تێبینی لەسەر ئەوە بوو کە دژمنان دەستخۆشیمان لێ دەکەین دەستخۆشیمان لێ ناکەن ئێمە منەتمان بە دەستخۆشی ناحەزان و دژمنان نیە لەبەرەوەی دۆست و دوژمن دەست و تڤەنجی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بینیوە هەر بۆ نمونە ئەمە کە دەیان هزار شەهیدمان هەیە بە تایبەت لە قەزای مەخمور 520 شەهیدی سەنگەری وەک شەهید کاوە و شەهید فاقە و هەتا دەگاتە ئاخری شەهید ڕێباز و شەهید یعنی ناکرێت ناوی 500 ئێمە شەهیدی قوربانی زۆرمان داوە لەو سنوورە و ئەوەی دووەم مەسەلەی دەستخۆشی بەڵێ خەڵکی ناوچەکە دەستخۆشیان لە ئێمە کرد لە هەڵبژاردننی ڕابردوو لە هەڵبژاردننی کۆتایی ساڵی 2023 و سەرەتای 2024 لە بەرچاوی هەموو جیهان زۆرترین دەنگمان هینا ئەوە پشتی قایم قام ئەوە پشتی پارێزگاری کەرکووک ئەوە دەستخۆشەکانی ئێمە ینی خەڵک متمانەی بەهێزەکانی شێتی نیشتیمانی کوردستان وەکو باسمان کردوە بزانم کاک سەرکۆش باسی کرد کە ئێمە منەت نییە چکە ئێمە کوڕی ئەو گەلین کوڕی ئەو میلەتین پێشمەرگەکان دایک و بابی ما ئەو جەماوەرن یان خوشکوبەرەکانی ما ئەو جەماوەرن ئەوە منەت نییە بەڵام ڕاستی واقعا لۆیە ئەمە هیچ چاومان لە دەستخۆشی ناحەزان وە دوژمنان نیە بەڵام ئێستا لە ناو گەرمەی ململانەکان داین لە ناو چەقەی سیراحە سیاسی و سەربازەکان داین یعنی کۆمەڵێ ژیر و گرفتی گەورە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبن و پێم خۆشە ئەو بەرنمەیە یان ئەو ساڵیادی ڕزگارکردنی مەخمور ببێتە دەرز ببێتە پند لۆ ئەو کەسانەی کە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و بە تایبەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیان بەدەستوێ ئێمە هەمومان ئێستا دیتێت هەم کاک سەرکۆ هەم یعنی خەڵک بینەران لە هەموو لایەنەکان هەرچی قسەی لەگەر دەکەی پرسیاری لێ دەکەی دەرێ ئێمە عەز دەکەین هێزێکی نیشتیمانی هێزێکی یەکگرتوو هێزێکی تۆکما هێزێکی شارەزە لەوەی پارێزگاری لەو خاک و نیشتیمانی خۆمان بکەین کە لە ساڵانی نۆتویەکوانە بە خوێنی گەشی هەزاران شەهید و پشتیوانی جەماوە ڕزگار کرا بەداخەوە تا ئێستا برادرانی پارتی کە ئێمە ڕووی تفەنگمانیان ڕووی گلەیمانیان ڕووی ڕخنەمان لە پارتیە مانای ئەوە نییە ئێمە خوانەخواستا غەرەزێکیان بەڵام هەموو زۆربەی هەرە زۆری دەسەڵ ئێستا من نمونەیەک لۆ جەنا بدەینم لە مەخمور کەوت کەسیان محکەمە نەکرد دەبای محکەمەیەکی سەربازی دروست بکرا باید جنابی وەزیری پێشمەرگە دەیان فەرماندەی لەسەر جادەکە گول لە باران بکردا باە خە ناکرێ تۆ لە شنگال دەیان خەڵکی سڤیل تووشی شەهیدکردن و ئێستاش بەشێکیان بزر کراون و دیار نەماون ناکرێ محکەمەی عسکەری دانراوە ناز قانونەکانیان نازانم من شارەزای قانونی وەزارەتی پێشمەرگە نیم بەڵام لە هەموو جیهانیان ئەوەی خوێندێتمانەوە یان ئەوەی جێمان لێبە لە شوێنێک تۆ جارێ یەک پێشمەرگە یان یەک پۆلیس یان یەک نازانم برێم سەربازکە
کەمتەرخەم دەبی لە عرسیاتەکەی خۆی دەستنیژنی عسکاری لەسەر تەشکیل دەکەن بەڵام فەرماندەکانی پارتی دەسەڵاتدارانی پارتی هەموو شنگالیان تەسمیر کرد ئەو هەموو خەڵکە لێ قەت و عام کرا و ئێستاش 300,000 کەس شوون بزر کرایە یەک کەسیان ئەخر ناکرێ خۆ وەزارەت و حکومەتداری و دەوڵەتداری و نازانم براگەورایەتی چێخۆیەتی بۆ عارە ناکرێتن لە مەخمور پرسیارە من لە جەنابەت وە کاک سەرکۆ لە بینەرە بە ڕێزەکان یعنی وە پرسیارەکە من وەکو هاوڵاتێک خارجی ئەوەی پێشمەرگە و کادریێکی نیشتمانی کوردستانم ئایا لە ماوەی 10 سەعاتدا سەروی 10,000 پێشمەرگەی پارتی بەو هەموو چەکە قورسەوە لە درێژی 6 کیلۆمەتر و لە بەرینی 40 کیلۆمەتر لە ڕۆژ هەراتی قەرەچووق کە گوندی گڕاوە تا ڕۆژاوای قەرەچووق کە گوندی کوشافە ئەو هەموو ناعیە ئەو هەموو سەنگەربەندیە ئەو هەموو ڕەبایە قایمە ئەو هەموو چەقە کورسە وا ڕایان دەکرد بە پێش خەرچی سڤیل دەکەتن ئێخە باشە ئێدە باشە بابێن کاکە لە کۆبوونەوە لە سەر تەلەڤیزۆن نادرێن شکستە و نازانم ململانی ڕاگەیان نەبابێن لە کۆبوونەوە پێمان برێن لە کۆبوونەوە نادوو قۆری وەکو برادا دەنیشین بزانین هۆکار چ بوو چیان محکەمە کرا یعنی چێ سزا درا یعنی بەڕاستی وەزارەتی پێشمەرگەش ئەو کاد و جەنابی وەزیری ئەو کاد و وەزارەتی پێشمەرگە و ئێمە خۆشمان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای ئەو شکستانە نابایە بەڕاستی بەشداری حکومەت لە کابینێنەوە بەشداری و کابینێمان بکردا وایە و من شتێشکە بە بیر جەنابتان و بینەران دێن ئێستا لە ساڵانی ڕابردوو لە بیرتانە لە دوای کەوتنی تیرۆریسانی داعش ژمارەیەکی زۆر تیرۆریسانی داعش لەبەر چاوی هەر هەمووتان و لەبەر چاوی دنیا و هەموو ڕسمەکانمان نیشانداون و تیارەی هاوپەیمانان دێلیان دەدا و هێز عێراقیان دێ لە ناو شاخی قەرەچووکە بەڕێزان من شتێکی چەند بارەم هەیە شتی چەند بارە خۆش نییە بەڵام شاخی قەرەچووق تەنها و تەنها لە ژێر دەسەڵاتی هێزەکانی یەکەی هێشتای پارتیە بە هیچ شێوەیە قبولیان نییە هێزی ئێمە بستە شاخ قەرەچووق بەڵام کارگەی سیمەنتۆی کار شەو ڕۆژ لە درێژی 10 کیلۆمەتر ئەو هەموو کارگە و معامل و مەسانیا ئیش دەکا تیرۆریستانی داعش بە کەیفی خۆیان تەڕاتێن لە ناو شاخ قەرەچووق دەکەن ئەوە چەند بارەشە بەڵام چێ ئیجرعات دەکا و هێزەکانی یەکەی هێشتای پارتی تا ئێستا لەوێن دەرێ ئەوە دەکەن و سەرڕای ئەوە ئێستاشی لەگەڵ دابێت زمو زۆڵی داعشێکە خازی لە شاخی چەند قەرەچووق تا ئێستا زۆڵی داعش ماوە بەڵێ داعشەکان داڵدەدراون سەرڕای ئەوەی بە پشتیوانی خوا و چاوساخی ئێمە لەگەر هاوپەیمانان ژمارەیە شێکزار زۆریان دێ کوژراوە بەڵام ئێستاش پارتی لێ ناگەڕ هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بچینە نا ئەو شاخە لۆ خۆمان چێوماڵ بکەین یان خەڵک دڵنیا بکەینەوە کاکزانە چکە خەڵکی مەخمور داواکاریەکیان هەیە لۆ دوو مەبەست دەیانەوێت کە هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بێنە مەقکردنجان بە یەکێتی داوە مەبەستیان دووشتا یەکەشان هەم لە ڕووی ئەمنیەوە بیان پارێزین چکوان پشت بە یەکێتی نیشتمانی کوردستان بە هێزەکانی یەکێتی دەبەستن بڕوان بە هێزی پارتی نەماوە خۆ بە زۆر نییە بەو خۆسەپانە ناسێتە سەر ئەوەی دووەم کە دەنجیان داوە لە ڕووی ئیداری شەو لەو منتقی گوندەکانمان هەموو چۆل کراون و فەشەلیان هینە لە ئیداری مەخمور تۆ وەرە تەمەشاکە شاری مەخمور وەک گوندەچی گەورەی لێ هات یعنی خەڵک ئێستا ئەمە ململانەی برادرانی پارتی ئێستا ململانەیەکی دیموکراسیە ئەوان دەبینم هەندێک جار بە پشتیوانی تورکیا و چێ بەکارینانی داعش دەیانوێت سیناریۆ دروست بکەن ڕەوڕەوەی دیموکراسی یان ڕێگری بکەن لە هەڵبژاردنەکان نەخێر ئێمە هەڵبژاردنمان کردیە وە لە هەڵبژاردنەکان دەنگمانی نایە وە پاشگەز نابینەوە لە هێنانی دەنگەکانی خۆمان بازەکەی هەرچێک بێ کاکە خۆ ئەوە هەڵبژاردنە تۆ نازانمە تو یعنی ئەتو لە هەڵبژاردن دەتوانی ئەو چێشەکەڵەکە بوانەی چەند سارەی ببوورە هەم لە هەرێمی کوردستان هەم لە ناوچە جێناکۆکان خۆ ئێستا چێشەکان لە بینی ئێمە و بەغدانیە چێشەکانی سنوورەکە بربەست دروستکردن لە پارێزگاری مووسڵ پارتی ڕێگرە لە قایمقامی مەخمور پارتی ڕێگرە لە دانانی ئیدارەکانی مووسڵ پارتی ڕێگرە خۆ ئێمە ینی ئەمن پێم خۆشە جەنابەت وەکو ڕاگەیەندکارە کاک سەرکۆ بەڕێزان سەرکردایەتی ئێمە وەکو برا داوایەکی بەپەلە لە قیادی پارتی بکەن کاکە دێن دادەنیشتنەوە بابەتانە چارەسەر دەکەن یانە لە ماوەیەکی کورت و کەمچکە خەرک زۆر بێتاقەت بۆ زۆر ماندی بۆ بە ململانێ و کۆبوونەوە و کۆنەبوونەوە ڕێککەوتن و ڕێک نەکەوتن و دەبی دادگای فیدرالی دادگای نێودەوڵەتی ئاگادار بکرێتەوە ناکرێت ڕەوڕەوەی دیموکراسی ڕەوڕەوەی هەڵبژاردن ڕەوڕەوەی پرۆسی ئەو پرۆسی کە خین و خەباتمان لۆی کردووە خینمان بۆی داوە ناکرێت پارتی بە ئارزووی خۆی بە چار دەبابەی تورکیا و نازانم بە دوو تیرۆریستی داعش و بەو بەو سیناریۆ ڕۆژانەی ڕاگەیاندن ئەوانە کات بکوشی و ڕێگری لە یەکێتی بکە بەڕاستی ئێمە یەکێتی من لە کەناڵەکەی بەڕێزت بە جەنابی سەرۆک پاڤێل و بە قیادەی ئێستای یەکێتی نیشتمانی کوردستان و بە قیادەی بەغدا و هەموو خەڵکێکی نیشتمان پەروە ڕادەگەینم کە لێرە بەدواوە ڕاوەستان هەڵوەستەکردن لەسەر چارەسەر نەکردنی کێشەی کەرکووک کێشەی مەخمور کێشەی شنگار کێشەی مووسە هەموو کێشەکان بەڕاستی دەبی ئێمەش بازەکەی بدەین چکە برادرانی پارتی بازیاندا و بازی زیاتر و قورسریش دەدەن بەڵام لێرە بەدواوە دەبی ئێمە خاوەنی هەرێمی کوردستانین ئێمە لە پێشڕەوی یعنی ئێمە لە سەرەتای ئازادکردنی هەموو هەرێمی کوردستان پلانی جەنابی خوالی خۆشبان مامزەلال و کاک نیشوران هەموو قیادی یەکێتی بوو یخۆ خەڵک یخۆ دوێنێ و پێرەیە کاک زۆر باشە کاغازی ناکرێت کاک زانە ئێستا مەسەلەی
بەڵێ ببوورەگەڕێمە وڵات با کات دۆمە کاکسەرکۆ کاکسەرکۆ کاغازی هەم پرسیاری کرد هەمیش قسەیەکی کردوتی بەڕاستی داواکەین کە بە زووی لەسەر مەسەلەی ئەکە مەخمورە ئازاد کراوەتەوە و بەدەنگ ئێستا مەسەلەن یەکێتی توانیوتی بە پرۆسی دموکراسی قایم قامۆر بگرێ داواکەین لە قیادەی پارتی بەڵام زەحمەت نیە ئێستا قیادەی پارتی بدۆزیەوە لە حقیقەتە پارتی ئێستا چەند کێشەیەکی هەیە لە حقیقەتەوەی کە باسی کرد پرسیاری یەکەمەوە لە ماوەی 10 ساعاتە لە 10,000 پێشمەرگەی پارتی بە درێژی 6 کیلۆمەتر جێهێشت ئەوە خۆتە خۆمانەزانین کە تۆ سەرمایهدارێک کە لەگەڵ گۆرانی بێژێکا کە لەوێ بێت دواتر ئەمە بکەی بە فەرماندەی محورێکی گەورە هەر نەتیجەکەی وایە بێت کە کەمترە وایە لە 10 ساعاتێکیش بیاندایە بەدەستەوە لەحەوە زۆر چونکە ئەمانە شەڕی ناو بەس هینیان بینیوە ینی ناو فلیمەکانیان بینی خۆیان بەشدار نەبوون خۆیان لێ بوو بە جەنراڵی ناو حقیقت بەس لە حقیقەت ئەمانە خەیاڵێکیان بۆ دروست کردو میدیایەک بۆی دروست کردو ئەمە جوابی بۆ پرسیارەوەی کە لەو خاڵانە ئێمە پارتی دیموکراتی کوردستان لە 2023ەوە حکومڕانی مەخموری وەرگرتووە وە بینیمانەوەی کە کاک غازی کە یەکێکە لە هەرە کادرە فەرماندە چالاکە دڵسۆزە خاکڕاکانی مەخمور و خەڵکی مەخمور شانازی پێوەکەن کە بەڕاستی بۆ منیش خۆشە کە کادرێکی ئەومانێ و نەترس و ئازار لە هەموو ناخۆشیەکانی خەڵکی مەخمورە بەم شێوازەیە ئەمە نمونەیەکە لە کادر و فەرماندەکانی یەکێتی ڕاستەقینە ڕاستەقینەکی بەڵێ ئەمە خاڵێکیتی بۆیە لە دوای 20 ساڵ حکومڕانی لە مەخمور خەڵک هات ئەگەر تۆرنایی فەرماندەکانت لە شەوە سوورەکانیان ئاگان لێ نییە و شارێگیرا و سزای یاسایی و سەربازی نادەیت و ڕەمی ناکەیت و سژنی ناکەی خەڵک هاتن لە ڕێی دیموکراسی سندوقەکانی دەنگدان و سزای پارتیاندا و حکوومەتەکان لێسەندەوە کە بینیمان چۆن دەنگیان دا بە یەکێتی بۆیە ئەمە ڕێیەکە و بۆچی پارتی نایەت ڕێ بکە بەڕاستی من پێم سەیرە کاغازی چاوەڕوانی لە پارتی هەبێت بەوەی کە ڕێ بکەوین لەگەڵ یان هەوڵ نەدرابێ پارتی ئامادەیە لەگەڵ جەبهەی تورکمانی دابنیشێت ئامادەیەک لەگەڵ یەکێک کە باوەڕی بە کوردستان و وشەی کوردبوون نییە باوەڕی بە ئاڵاکەی نییە باوەڕی بە دامەزراوە شەرعیەکان هێرێمی کوردستان نییە باوەڕی بەوە نییە کە نزیکەی 182,000 ئەنفال کراوە 8,000 بەرزداری ئەنفال کراوە کیمیاباران کراوە ئەمانە لەسەر کوردبوون بوو ئەمە ئەچێت لەگەڵ لایەنێکا ڕێکەوە کە بەس بۆی یەکی کوردێک نەبێت تۆ وازەوە بێنە کاکە خەڵکی کەرکووک دەنگی داوە بە کوردێک حیزبێکی کوردی ڕەسەن کە ئەتوانێت بیپارێزێت کە لەگەڵ خەمەکەی بووە لە ناو قوڕگی دەینا سوورێکی وەکو بەعس و سەدامە چالاکیانە کرد خەڵکیان لە ناو کەرکووکات بە سزای گەلەگەیان لەو کاتۆیکێتی دانەبراوە لە خەڵکی کەرکوو لە تاریخی کەرکووک و تاکو ڕاپەڕێنیش خۆ نەفرێکی فەرماندەیەکی بنەماڵەیەکی یا کەسێک لە ناو بنەماڵی بەرزانی بەشداری نەکردو لە ئازادکردنی کەرکووک لە 91 و لە 2023 کە هەمومان نەزانین کە چۆن ئازادکرا بۆیە خەڵکی کەرکووک دەنگی داوە بە یەکێتی کازانێت داکۆکی کارێکی ئەوەی کە جەنابی مامجاڵە فقط کەرکووک و کەرکووک و کەرکووک ئەمە سیاسەتێکە کە لەگەڵ ئێمە کە لە گەنجیە کە بۆ لە 14 ساڵی 5 ساڵیەوە چونەتە کۆمەڵی خوێندکاران و دوای هاتنە لە ناو حیزبەوە بۆ گۆشکراوین یەک شت هەیە مقدس بێ و وەکو قودس بێ کەرکووکە بۆیە ئەمە لە ڕۆحیەتی هەموو کادرێکێکیەتیا هەیە بە فەرماندەکانیەوە بە کادرێکی وەسەتیەوە بە قیادەکانیشوە بۆیە ئەمە کێشە گەورەکە لەوایە پارتی دیموکراتی کوردستان ناوێ کەرکووک بۆ کورد بێ و لە ناو کوردیشە ئامادە نییە ڕێکەوتن کا لەگەڵ یەکێتیە کە قەزیەکە لەوایە کە یەکێتی خەمی گەڕانەوەی کەرکووکیە بۆ باوشی کوردستان کە لە حقیقەت ئەمە عیبەیەکە یەکێکە لە خیانەتە گەورەکانی کە وەکو خیانەتی سیوێکی یا بوو خیانەتی شانگال و ئەمانە بەکرێ کوردایەتی هەر چاوەڕێی ئەو بەدڵنیاییەوە سیناریوانی سەبری چاوەڕوانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆتایی هاتووە و خەڵکیش دەنگی داوە و ئەگەر ئێمە ئەوان باوەڕیان بە یەک شتێ ئەوان یەکێک لە مینەکانیان چۆنەڵێ پرینسیبەکانیان یان مەبادیەکانیان ئەڵێ گەر بۆمان دروست نەکرێ ئەتوانین تێکی بێت ئەمە شتێکە کە بۆ بە بەشێک لە پرۆسەی سیاسیان یان ئامانجیان یان قەرارات و جوڵەی سیاسیان بۆ کەرکووکیش بە ئامان شێوە
پشتیوان بەخوای گەورە و بە دەنگدەری خەڵکی کەرکووک و خەڵکە ڕەسەنە کورتپەروەرەکەی کەرکووک کە دژی محافزە خۆسەپێنەکەی کە ئەوانیانوت ئێمە ناچینەوە بۆ کەرکووک کە محافزێکی سەپێنراو کە لە کەرکووکا بێ ئێستا هەفتەی سێجار لە پیرمام و سەری ڕەشە قاوە و چاو دلێمی بۆ لێنرێت بۆی بەس بچێتەوە بە محافز بەس بۆی کوردێک نەبێ. زۆر باش کاک غازی ئەو بابەتەی کاک سەرکۆ باسی کرد مەسەلەن ئێمە ماڵوێرانێکی گەورەمان هەیە وەکو کورد زۆر جار ئامادەین دەست بخۆینە ناو دەستی دوژبن بەڵام ئامادەنین لەگەڵ خۆمان یەک بین یەک گرتوو بین یعنی چی تێدا ئەگەر قایم قامی مەخمور یەکێتی بێ یان کوردێک بێ ئێوە چێتان داناوار بەڕاستی مەسەلەن کورد نییە خەڵکی مەخمور نییە قابل لە عەرەبتان تورکمانتان داناوە چێتان داناوە ئێمە دەمانەویست کاکزانە لەو ڕۆژە خۆشە کە ڕۆژی ئازادکردنی شاری مەخمورە مژدە و قسەی خۆشمان پێ باە بۆ جەماوەر و بۆ گوێگران و بینەران و بیسەران بەڵام بەداخەوە لەبەر کێشە ململانەکانی ناوخۆمان زیاتر پەنجەمان لە سەبرینەکان دانا ئێمە ئێستا وەکو مەڵبەندی بیستی قەرەچووخ کوڕێکی لە بنەماڵەیەکی تێکۆشەری دڵسۆزی خۆنەویست سەرداری مامۆستا سیامەندی کە هەموو خەڵکی مەخمور دەنجی بۆ دەنجیان بۆ داوە و هەمووی ڕازین لەسەری پیاوێکی خزمەتگوزار پیاوێکی خەمخۆر کە خەڵکی مەخمورە ماریشی لە مەخمورە و لە مێژووی خۆشی لە سنگەری پێشمەرگایەتی و کوردایەتی شۆڕشدا بۆ تا من لە بیرمە مامۆستا سیامەندی بابی ئێستا کە لە ژیان داماوە ڕاستە تەمەنی گەورەی و هەندێک تەندروستی نازیە گیرە لە بیرمە لە سەردەمی بەعزێ مەگسکە بووین حیزبی بەعز چەندین جار دەریان دەکرد لە مامۆستایەتی ئاوارەیان دەکرد و سیناریویان بۆ دروست دەکرد تەنها بۆ ئەوی مۆر بکە بۆ بەعسەکان تا ئێستا خۆی و بنەماڵەکەیان تەسمیلی بەعز نەبوون و کوڕەکەشی کاک سەردار کوڕێکی گەنجە شارەزایە و خاوە شەهادەیە دوای ئێمە ئەو قایم قامە کەدا دەنین ئێمە وەکو برادرانی پارتی بیر ناکەین و کە قایم قامی یەشێتیە ئەمە ئەو قایم قامی کە دامان ناوە ئەوە بڕیاری حیزبە ئەوە بڕیاری سەرۆک باڤێلە قایم قامی مەخمور دەبێ قایم قامی عەرەب دەبێ قایم قامی کورد دەبێ قایم قامی کورد پارتی و یەشێتی و حیزبە ئیسلامیەکان و هەموو حیزبەکانی هەموو یعنی بە هەتا خەڵکی بێلایەنیش چونکە ئیدارە برادرانی پارتی وایان لێ کردووە شەڕ ئیدارە لەگەر ئێمە شەڕ بەمە دەفرۆشن لەڕێ ئیدارەکانی کە خۆمان خوێنمان بۆ بەخشە بەو حکوومەتەی کە خۆمان دروستمان کردووە ئەوان بە حکوومەت دژایەتی ئێمە کە خەڵک گەلەی لە ئێمە هەبوولایەن لە هەرجباردەکانی پێشتر ئێمەی سزادا خۆ لەسەر ئەوە نەبوو ئێمە خوانە خواستا خیانەتی نیشتیمانی هێخوانە خیانەتی نیشتیمانی خەڵک دەزان چێ کردیتی بەڵام ئێمە لەبەر ئەوەی هەندێک میان ڕەوانە سیاستمان کرد لە ناو کابینەوە هەموو پۆست و دەسەڵاتەکانی زەفت کرد کە زەفتیشیان کرد هەر بەوە دژایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد بۆیە ئەوە بڕیاری سەرۆک باڤێلەوە بڕیاری قیادی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی ڕێخستن و مەڵبەندە ئێمە ئەو قایم قامەی کە دای دەنێن شەو نخوونی دەکەوە دەبێتە خزمەتکاری خەڵک دانیشتوانی خەڵکی مەخمور ئێمە وەکو مەسئول لەو شوێنە نابین چۆن 520 شەهیدماندای قور ئێمە خاوەی کاکزانە ئێمە خاوەنی ڕاستەقینەین ئێمە پەرۆشی ئەو بابەتین ئێمە قوربانیمان بۆ داوە ئێمە دەستبەرداری ئەو سنوورانە بە هیچ شێوەیەک نابین بەڵام ئێستا مۆدێلی ململانەی سیاسی و ئەوجە دیموکراسیە وەکۆی سەرکۆ باسی دەکاتن ئێمە بە دەنگدانیش عچیمانە و لە دەنگدانیش هەتا لە سندوقی دەنگدانیش لە مەسلەی تەزویر و فرتوفێر و سووری و موری و ئاوەرەوانە فێرمان لێکرا بەڵام هەر قبولمان بوو ئەوجە زۆرینە دەنگەکانمان ئێمە بە دەنگدان پۆستی قایم قامان وەرگرتێ لۆ ئەوەی ئەو کێشانەی کە بەبن بەس گەیشتونە لۆ ئەوەی ڕۆژانە ئەو خەڵکە تێکۆشەر دڵسۆزە گیان لە پرتە بۆڵەکانمان نەبی با چار ساریش قایم قامەکەی ما ئەسپی خۆی تاو بداتن پاش چار سارەکە ئەوجە دیسان خەڵک بڕیار دەداتەوە چێ قایم قامی بەڵام ئەوەی ئێستا کە پارتی دیموکراتی کوردستان شاخی قەرەچووخی زەوت کردووە بۆ حیمایەی تەنها و تەنها کارگەی سیمەنتۆی کار شاخ قەرەچووخی زەفت کردووە کە داعشەکانی لە بن باڵی خۆی نایە و لێ ناگەڕ هێزەکانمان بە دوایان دابچن ئەوەش بابەتێکی سیاسیە و خۆت و کاک سەرکۆ وەڵامی دەنەوە کە قایم قام تەسمیل ناکە ئەوە شەڕی ئێمە نییە پارتی دەیکەوە شەڕی دیموکراسیە شەڕی پێشکەوتنە شەڕی حکوومەتی عێراقە شەڕی هەموو دەنگدەرێکە شەڕی دەنگدەرەکانی خۆشیتی یعنی ناکرێت و بتوانی ڕێگربی کە لە هەموو جیهانە من نازانم ئەوانەیە کە مستەلاح و فەلسەفەی بەقوت بەکاردێنین ئەو خەڵکە ئاکادیمی و نخبەی ڕۆشنبیران کە هەمانە ڕۆژانە دیعایە لە دووە دەکەین کە ڕەوڕەوە دیموکراسی لە پەرەسەندندا و نازانچی بەڵام ئەمن هەڵبژاردن بکەم قایم قامەکە ببەمەوە کە مافی خۆمە کە سوکاری شەهید دانیشتوانی ناوسەکە خەڵکی ماندوو دەنجی پێداوە وەڵام من قایم قامە تەسمیل ناکەم هەر ئەوە بە هەوەسی خۆم و ئەوانە بەڕاستیەوە قابلی قبول نییە کاک سەرکۆ قسەشی معقولی کرد ڕخنەیەکی لە قسەکان و لە ڕخنەکانی من هەبوو گوایە من
چاوەڕوانی برادرانی پارتی بکەم بێن برێن کاکە ڕێکەوی نەخێر وەڵام من ئەوە فەیسبووکم ئەوە کۆبوونەوە ئەوە قسەم هەموو خەڵک دەزانی من لە سەرەتای کابینی هەشتەوە لە برادرانی پارتی بێ ئومێد بووم کە ئەوانە دانوستان لەگەر ئێمە ناکەن دژایەتیمان دەکەن برایەتیمان ناکەن چەند ئەوە بکەین لیان بچینە پێشەوەن بە تەنازولی دەزانن و خەڵکی ئێمە کادیری ئێمە دەنگدەری ئێمە لەوە تووڕە بوون کە زۆرمان بە دوای پارتی دایێت کە پارتی هاتنە سەعازرەچی ئەخە کا شەهیدەکانیان لە دەشت قەراز و کەندێناوە کا سووتاندنی دەبابەچیان کا چالە چێشیان ئێستاش بەو جۆرە سیاستکردنەی کە دەیکەن بەڕاستی ڕاستە خەڵکی کوردستان زەرمەندی یەکەم بووەوە خاکەکانمان لەلایەک داعش بەشێکی زۆری گوندەکان تۆرە تەمەشای گوندەکانی قەراز کە گوندەکانمان لە سای ئیدارەی پارتی لە دوای ریفراندۆمەکە چۆل کران ئێستا تەمەشاکە دەوڵەتی تورکیا لەولای هاتۆوە سەدان گوندی سوستاندووە یعنی نەباشیان بەو بابەتانی بەڵام ئێمە جەماوەری ئێمە و سیاسەتی ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لێرە بەدواوە بەڕاستی سازش لەسەر هیچ بابەتێک ناکەین مەسەلەی پارێزگارەوەی من لە بەڕێز مەسئولی مەڵبەندی خۆمان وای لە بەڕێز مەسئولی مەکتەبی ڕێخستن و لەو قیادانێکە جێم لێ بووە لێرە بەدواوە بەڵێنمان وەرگرتووە و ئێمەش بەڵێنمان بە ئەندام و دۆستلایەنگری خۆماندایە کە لێرە بەدواوە دەنگ بڕیار لەسەر پۆست دەکات نەک یەکێتی یان پارتی نەک کاکزانیان کاک سەرکۆ یان غازی ئەوانە ئێستا دەنگدەر بڕیار لەسەر دەدە چێ حاکمی ئەو شارە دەبی چێ خزمەتی ئەو شارە دەکەوە ئێمە ئیشاڵە لە داهاتوێکی نزیکدا بە پشتیوانی خوا هەم پارێزگارەکەمان دەست بەکار دەبی هەم قایم قامەکەمان و ئێمە لێشتی ناشارمەوە ئەوان قایمان هەبوو من یەکشت لۆ جەنابەت باز دەکەم بەڵێ ئەگەر فایل ینی نازانم تاکەین ئەو شەڕە پڕۆکە زەردە بکەین ئەگە فایلەکەی کابرای کە هاوڵاتیەک جوتیارێک دەچوە لای قایمقامیان مدیر نعیان هەر دایرەشە چکە دایرەکانی هەموو زەفت کردبوو ئەگەر فایلەکەی زەرد نەبای لە دەرکەی پۆلیسەکە دەری دەکردە دەرەوەڵا بڕۆ فایلەکەت زەردێ بابەتەکەینی ئەو شەڕە پڕۆک و شەڕەکە خەزوو ئەمە ئەو سەردەما ئێستا تەمەشاکە لە ڕێی مۆبایلەکە هەر گەنجێکی کوردستان دەبینی هەموو جیهان لە ئاسێکدا دەژین خەڵک لە چێ دەژی دوایە بابەتێشکای بابەتی گەنجمان باسی گەنجمان کردیان جوتیار دەکەین خەڵک دەزانێت چ باسە خەڵک دەزانێت ئەو هەموو کۆمپانیا زەبلاعی لەگەر وڵاتان دەستیان تێکرد کردووە و سەدان ملیۆن دلار لە وڵات و لەو کۆمپانیا و دوای مرک و مار و سامان و خانەکانیان ببینە لە مەسەلەی سەری ڕەش و نازانم بارزان و مارزانێ گەنجی مەش کوڕە شەهیدە کوڕە پێشمەرگەیە گەنجێکە مافی ژیانی هەیە خەریجە باشترین کۆلیزی تەواوکردی دیدارشی لە بەرچی دانێ دێ لە دەرگامان دەدارێ کاکە ئەوە تەعیناتە گەرەکاکە ژیانە گوزەرانێک وەڵا وەرە ئیلا بوو بە پارتی یان پەڕۆکەکەت کراسەکەت زەردکە ئەو جامە تەعینی دەکەین ئەگەنە نازانم یعنی بەداخەوە ئێمە لێرە بەدواوە ینی بەڕاستی وەکو ئەو لەبەر ئەوە جوابی سەرکۆ بدەبی پەلە بکەین لە بابەتی چارەسەری دانانی هەم پارێزگار و هەم قایم قام و لە هەرێمی کوردستانیش مشوری موچەی خەڵک مشوری ژیانی خەڵک مشوری کێشەی جوتیار ینی کۆمەڵک گیر و گرفتی بنبەسەن کە کەڵەکە بوونە و سەری خەڵکی پێدێشێنین سپاس دەکەم کاسەرکۆ دوا سەرنجی خۆت وڵای من لە حقیقەتە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی ئەوەی کە ئازادکردنی مەخموور و ئەوانەیشی کە لە سەردەمی شۆڕشی نوێی شەید بوون لە حقیقەتە من ڕخنەکەم بەو شێوازە نەبوو لە کاغازی بەس قەناعەتم وایە پارتی تووشی حاڵەتێکی زۆر هیستریایی بووە لەوەی کە لە 2013ەوە کە ئەم پارتی دیموکراتی کوردستان حکومڕانی و ئەسەسە و دامەزراوەکانی هەرێمی کوردستانی وەرگرتە بووە چۆن بڵێ ئەم مەلەفی نەوتی و پارە و ڕێکەوتنە ژێربەژێریەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێەوە بوو بە حاکمی مطلق لە حقیقەتە لە هەرێمی کوردستانە ئێستا حیزبێک هاتوتە پێشەوە ئەم حیزبەی کە هەندێک جار لەبەر لە پێناوی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و تێکنەچوونی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک سازشێک کرد کە ئەمە باوەڕمان وا بوو پارتی دێتە پێشەوە پارتی دەرفەتێکی دێتەوە بیری بکرێتەوە بەڵام ئێستا تێگەشتن کە ئەمانە ئێمە چۆن ئەو سازش ناکەین ئێمە سازش ناکەین ئێمە وەکو کاک غازی باسی کرد سازش لەسەر دەنگدەری خۆمان ناکەین ئێستا پارتی تووشی حاڵەتێک بووە مۆزوعی ڕیفراندۆمی بەدەسات مۆزوعی سەرۆکی هەرێمەکەی جەناب تەزانی نێرایە ماڵەوە سەرۆکایەتی هەرێم هەڵوەشێنرایەوە ئەوە دوایەوە بینیمان لە مەخموور و لە مووسڵ و لەو ناوچەکانی دەرەوەی هەرێمی ئیداری هەرێمی کوردستان ناوچە کوردستانیەکان لە شنگال بینی خەڵک نەتیجەی یایەوە دەنگی نایەوە ئەوانەی کە 20 ساڵە حکومێک کرد لەوێ و ئێستا بۆ بە معارەزەیەک لە مووسڵە لە شنگالە لە مەخمورە ئەمەیەکێک لەو خاڵانە داگیرکردنی بادینان بۆتە پەڵەیەکی ڕەشی گەورە بە ناوچاوانی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستانەوە کە ناتوانێت هیچ شتێک بڵێ و تەسلیم بوون بەوەی کە ئیرادەی ئەنوت ئێمە پارە لە بەغداد و نادەین بەغدادمان تەلاقدا ئێستا
لیست بە لیست و موچە بە موچە و نەفەر بە نەفەر بۆیانە نێرێت و بەس بۆی چاوەڕێکە پارە بنوێ ئەو دەوڵەتی کوردی و درۆینەی کە هەیان بوومە بۆ مۆزوعی کوردایەتی خەڵک ئێستا سحرەکان بەتاڵ بۆتەوە مۆزوعی چۆنەتی باسنەکانی هەڵبژاردن و ویستی لە پەرلەمانی کوردستان و بە زۆرینەیەکی مزەیف یاساکە تێپەڕێنێت و بینیمان کە لەناو پەرلەمانە ڕێگریان لێکراوە نەهێشت کۆبوونەکە بکرێەوە دواتر لە دادگای فیدراڵی باسنەکانی هەڵبژاردن لە دژی بەرژەوەندەکانی پارتی کراوە دەنگی دووبارە و سووری و مردوو دەرهێنرا ئەمانە بینیمان لە کەرکووکە چاوەڕێیانە کرد کە دەنگی یەکەمی کەرکووک بێنن بینیمان دەنگەکانیان هیچ فەرقێکی نەبوو لەگەڵ لایەنەکانی کە چەند ساڵە هەر ئەویان جێشتووە بۆیە بینیمان کە خەڵکی کوردەکانی کەرکووک دەنگی داوە بە یەکێتی ئەمانە هەمووی ئەم خاڵانە شکستە گەورانەیە کە لەم 2 ساڵەی کە یەکێتی بووە بە خاوەنی بڕیار و سیاسەتی خۆی بە سەرۆکاتی هەڤاڵ پافڵ تووشێمە بووە نازانێت چۆن مامەڵە بکە ئامادەیە بچێت لەگەڵ عەرەبێکی سوننا ئامادەیە بچێت لەگەڵ ڕاکان جبووری ئاگە ئامادەیە لەگەڵ چۆنەڵی جەبهەیەکی تورکمانیان ڕێبکرد ئامادەیە حەتا ئامادەیە سوپای تورکیا بێنە بەس بۆی هەڵبژاردن نەکرێت ئەم هەموو مەلەفانە پارتی وای لێ کردووە کە ناتوانێت بڕیار بە لە ناو ئەوەشە خاوەنی بڕیار بەدەستی ناو پارتی ون بووە نازانی لای باڵی هەڵۆکانە پاراستنە یان لای باڵی میان ڕەوەکەیە یان لای سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە بە شێوازێک شێواوە کە نازانن چۆن مامەڵە واقعی ئێستا هەرێمی کوردستانە بکەن. زۆر سپاس بۆ بەڕێستەر بوونە بە سەرێشەیەکی گەورەش بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بە هیوای چارەسەرکردن ئینشاءالله. زۆر سپاس بۆ بەڕێستەر کوازان لە بخولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز غازی فەیساڵ فەرماندەی پێشمەرگە و کەسایەتی سیاسی. سپاس. لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.